هاوڕێیان ئەم کاتتان باش بەخێر بێنەوە بۆ کەناڵەکەم لە یوتوب هیوادارم زۆر باش بن. ئەمڕۆ باسی پرۆگرامێکەکەم کە پرسیاری زۆری لەسەر کرێ. ئەم پرۆگرامە زیاتر لەلایەن یوتوبەرە عەرەبەکانەوە باسەکرێت و زۆر جار لینکی ئەو ڤیدیۆیانم بۆ ئەنێرن لە فەیسبوک ئەڵێن ئایا ئەم پرۆگرامە ڕاستەیانە کە داواکاریەکانی وا بە ئاسانی باس دەکرێت. ئەمڕۆ باسی پرۆگرامی Internationl Mobility Programەکەم. با بزانین ئەم پرۆگرامە داواکاریەکانی چییە؟ چۆن لە ماوەی 2 هەفتە ئەتوانی ڤیزەی کار بەدەست بێنی وەکی ئەتوانێت سوودمەند بێت لەم پرۆگرامە. بیرت نەچە سەبسکرایبی کەناڵەکەم بکەی و هەتا کۆتایی ئەم ڤیدیۆیە لەگەڵم بن. هاوڕێیان ئەو پرۆگرامی کە باسیەکەن کە خەڵکێکی زۆر باسیەکە پێی ئەڵێن Internationl Mobility Program. ئەم پرۆگرامە لەلایەن حکوومەتی کەنەداوە دانراوە بۆ ئاسانکردنی پرۆسەی وەرگرتنی کارمەندی بیانی و ئاسانکردنی پرۆسەی وەرگرتنی ڤیزەی کەنەدا. داواکاریەکانی چییە؟ تەنها مەرجێکی هەیە. یەکەم کە تۆ هەلیکار بدۆزیتەوە. ئەو هەلیکاری ئەیدۆزیتەوە نە پێویستی بە ئایلسی ناوێت و پێویستی بە LMIA نییە، پێویستی بە ڕەزامەندی حکوومەت نییە و سێمیش پێویستی بە بڕوانامە نییە. ئەگەر ئەو شتانت هەبێت زۆر باشە، بەڵام ئەگەر نەتبێ کێشە نییە و ئەتوانی تەقدیم بکەیت. تاکەشت لەسەر تۆ پێویستە بیکەی ئەوەیە کە بە دوای هەلیکار بگەڕێ. من زۆر جار پرسیارم لێکرێڵن ناردنی CV، زۆر جار CV ئەنێرین بەڵام وەڵاممان نەیەنەوە. ڕاستە لە ئێستا زۆر قورسە، بەڵام باشترە CV بنێری لەوەی کە هیچ CVیەک نەنێری. بەردەوام من لە CV ناردن. و شتێکی تریشێ ئەگەر تۆ هەر خزمێک کەسێک ناسیارێک ئەناسی لە کەنەدا خاوەن بزنسی خۆیەتی بۆ نمونەگەر کوردێک بێت، هەر کێیەک بێت خاوەن بزنسی خۆی بێت، لەوانەیە ئەو زۆر ئاگای لەم پرۆگرامە نەبێت، ئەتوانی پێی بڵێ کە پرۆگرامێکی وا هەیە و پێویستی بە LMIA نییە، پێویستی بەم سەر ئێشەیە نییە، بتوانی هەلی کارێکم بیتێ لە بزنسەکەی خۆت بۆ ئەوی من بتوانم بێم بۆ کەنەدا. هەر کاتێک کە تۆ هەلی کارت وەرگرت و عەقدی ئیشەکەت ئیمزا کرد، ئەم خاوەن کارە و کەسێک کە کارەکەی یاوە بە تۆ لە پۆرتاڵی پێڵێن ئیمپلۆیر پۆرتال هەر لەسەر وێبسایتی حکوومەتی کەنەدایە ئەکاونتێک ئەکاتەوە، ناوی خۆی و بزنسەکەی و ئەو دۆکیمنتانەی کە پێویستە ئەینێرێت و ناوی تۆ و زانیاری تۆش هەمووی پڕەکاتەوە ئەینێرێ بۆ حکوومەت. لە نێوان 2 هەفتە بۆ 3 هەفتە وەڵام وەرەگرێت. خاوەنکارەکە وەڵام وەرەگرێت. هەر کاتێک کە قبوڵیان کرد ئەو کاتە خاوەنکارەکە وەڵامی تۆ ئەیاتەوە و ئەڵێ ئێستا تۆ بڕۆ تەقدیمی ڤیزەی کار بکە. هەر کاتێک تەقدیمی ڤیزەی کارت کرد، هەموو دۆکیمنت و شتەکانت بۆ ئەنێر و خۆت و خێزانەکەت، ئەگەر خێزانداری خۆت و خێزانەکەت ئەتوانن بێن بۆ کەنەدا. ئەگەر مناڵی شت هەیە، مناڵەکانی شت ئەتوانن بێن. تۆ بە ڤیزەی کاریەی بۆ کەنەدا. ئەمە هەموو ئەو پرۆگرامەیە کە زۆر باسیەکەن. جا پرسیارە گرنگەکە لێرێ چۆن هەلیکارم دەستکەوێت؟ خۆی ئەوە لە هەمووی قورسترە. لەبەر بە حکمی ئەوەی کە ئەم پرۆگرامە هیچ داواکاریەکی نییە، داواکاریەکانی ئاسانن، تەنها ئەوەی ئەزمموی کارت هەبێت، باشتر وایە زیاتر CV بنێری، بەردەوام CV بنێرە، قسە لەگەڵ خاوەنکارەکان کە ئیمێل بنێرە. لەوانەیە زۆر کەس هەبێ بزنسی هەبێ بەڵام ئاگادار نەبێت لە پرۆگرامێکی وا بزانێ هەر LMIA پێویستە و ئەو بەزم و ڕەزمەی کە ئەبێ بچێ بۆ حکوومەت وەڵام باتەوە قبوڵەیانە ئەو شتانەیە، بەڵام ئەم پرۆگرامە ئەو داواکاریانەی نییە. بۆ ئەگەر هەر کوردێک هەر کەسێکە ناسن لە کەنەدا ئەتوانن باسی ئەم پرۆگرامەی بۆ بکەم بۆ ئەوەی بتوانێت فرسەتێکتان بیاتێ هەلی کارێک وەرگ بگرن و بێن لە کەنەدا بە ڤیزەی کار بمێننەوە. ئەمە هەموو پرۆگرامی Internationl Mobility Program بوو کە زۆر نامم بۆ ئەهات، ئەیانوت ڤیدیۆی لەسەر بکە. لینکی پرۆگرامەکە لەژێر ئەم ڤیدیۆ لە بەشی دسکریپشندا ئەنێم. ئەگەر هەر پرسیارێکتان هەیە نامم بۆ بنێرن، کۆمنتم بۆ بنووسن و ڕای خۆتان بڵێن لەسەر ئەم پرۆگرامە. هەتا ڤیدیۆیەکی تر و بابەتێکی تر منە بێ بڕۆم خواتان لەگەڵ. هاوڕێیان هاتمەوە، شتێکم بیرچوو. ئاگام لێ زۆر کەس سەیری ڤیدیۆکانم مەکە سەبسکرایبی کەناڵەکەمی نەکردووە. چاوەڕێی چی ئەکەیت؟ سەبسکرایبی کەناڵەکەم بکە بۆی ئاگاداربی لە ڤیدیۆکانم، بۆی دوای نامەم بۆ نەنێری بڵێ ئاگام لێ نەبووە. سەبسکرایبت بیر نەچێت. خواتان لەگەڵ.